دیارە ئەمڕۆ یەکشەممە سەبارەت بە دەوامکردنی فەرمانبەرانی سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە ویسمان هەرچۆنێک نەبێت لە ماوەی ڕابردووە بەهۆی ئەو خۆپیشاندانەوە کە شەوی 22 لەسەر 23 بە شێوەیەکی زۆر ناشارستیانانە هێرشکرایە سەربینای شارەوانی لە هەفتەی ڕابردووە هەستاین بە هاوکاری سەرجەم فەرمانبەرانی شارەوانی و بەشی خزمەتگوزاریمان شارەوانیمان پاڕادەیەک پاک کردەوە. ئەمڕۆ وەکو ڕۆژی یەکشەمە ویسمان دەستپێکی دەوام هەنێک ئیشوکاری هاوڵاتیان جێبەجێ بکەین، بەڵام بەداخەوە گرفتی زۆرمان بۆ دروست بوو، بەڕاستی نەمانەتوانی ئیشی هاوڵاتیان ڕای بکەین لەبەرەوەی زۆربەی ئیشەکان پەیوەستە بە بەشی ڕوپێوکاران و بە بەشی هونەریەوە لەبەرەوەی کۆمپیوتەرەکانیان هیچیان هەمویان لە کارکەوتون و هەروە شوێنی دانیشتنیان نییە لەبەرەوەی ژوورەکان هەمووی سوتاوە. بۆیە ئێمە لە ئەمڕۆ بەدواوە داوا لەسەر جەم هاوڵاتیانی شاری هەڵەبجەی خۆشەویستەکەین سەردانمان نەکەن بۆ ڕایکردنی مامەڵەکانیان، بەڕاستی گرفت بۆ ئێمە بۆ خۆشیان دروستە بێ و هەروەها لێرەشەوە داوا لە فەرمانگەکانی ئەو فەرمانگە و بەڕێوەبەراتیاری سنووری پارێزگای هەڵەبجەکەی نووسراومان ئاراستە نەکەن، چونکە کە بە زممە وەرمانگرت بەڕاستی بێ وەڵامیان بدرێتەوە، لەبەرەوەی کە ناتوانین وەڵامیان بینەوە با زممەکان لە لای خۆیان ڕابگیرێ. بەسپاسەوە هەردێک لە وەزیری شارەوانی بەڕێز وەزیری شارەوانی و بەڕێز وەزیری دارایی کە لە هەفتەی ڕابردووە سەردانمان کردوون ئەو دەرخستەی کە ئامادەمان کردووە هەنێک ئیشوکاری ئیداری ماوە کە تەواو بێت لە ئەم هەفتەیە من سەردانێکی وەزارەتەکەم بۆ ئەوەی کە بودجەی ئەو دەرخستەیە لە ڕەزامەندی وەرگرتنایە بۆ سەرفکردنەکەی ڕەزامەندیش وەرگیراوە، بەڵام هەنێ ڕۆتیناتی ئیداری تەبعاً هەر ئەبێ ئەوانە جێبەجێ بکرێت. ئەم هەفتەیە من سەردانی وەزارەتەکەم تاکۆم شارەوانی نۆژەن نەکەینەوە ئەو ئەساسانی کە بە تایبەتی کۆمپیوتەرەکان کە تێک چوون بۆمان چاک نەکرێتەوە نەکڕێتەوە، بەڕاستی ناتوانین دەوامی فەرمانبەران ڕای بکەین.